باش سۆڵم کرد ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 بە ئینەرژێکی زۆرەوە بە هیوایەکی زۆرەوە بۆ چاکبوونەوەمان و بۆ ئاسانکردنەوە یاخود ئەو دۆخەی کە ئێستا هەرێمی کوردستانی پێدا تێدەپەڕێ بۆ هیواین کە تێپەڕێ و هاتینەوە لای شاشە جوانەکانی ئێوە هاتینەوە میوانی ماڵەکانتان بۆی ئێوە هەمووتان لە ماڵەوەن و پابندن بە ڕێنمایەکانی تەندروستیەوە بەو هیواین هەمیشە سەلامەت و تەندروست باش بن. ئێمە بەرگە و بابەتی جیهانی ناوخۆیمان بۆ ئامادە کردوون بابەتی سەرنجڕاکێش و هەروەها هەواڵی پڕبایەخ کە باسی گەرمین ڕۆژن هەوڵێن لەم کاتژمێرەدا بۆ ئێوەی بخەینە ڕوو و شرۆڤەی ئەو بابەتانە بکەین کە ئێستا باسی گەرمی ڕۆژ و پەیوەندی بە ژیانی ڕۆژانەمان هەیە لە نێو ماڵەکانماندا هەر لە تاک بە تاکی خێزانەکەەوە لە ئەندامانی خێزانەکە و بە تایبەتیش منداڵان کە سەروەت و سامانێکی زۆر گەورەی ئێمە جگە لە ژیانمان دواتر منداڵەکانیان کە چۆن بتوانین لەم کاتدا لەم بارودۆخە هەستیارەدا مامەڵیان لەگەڵا بکەین. من باسی زیاتری ناکەم لە درێژەی پرۆگرامەکەدا گفتوگوی لەسەر دەکەین میوانمان دەبێت و قسە لەسەر ئەو پرۆژاناکەین کە تایبەت دانراون بۆ منداڵان و خۆپارێزی لە منداڵان. سلااو ڕۆژ باش بینەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن هیوای تەندروستی لەش ساڵی و دڵێکی شاتان بۆ ئەخوازم. هەر وەک هاژە باسی لێوە کرد ئێمە کۆمەڵەیەک بابەتمان ئامادە کردۆ بۆتان هەر لە ئەو هەواڵانی کە ناوخۆی عێراقا و ئەو هەواڵانی کە پەیوەندی بە ناوخۆی کوردستانەوە هەیە و ئەو وڵاتانی چواردەور و بەرمان و بگرێ وڵاتانی جیهانی شێکێک لەو هەواڵە گرنگانی کە هەیە ترامپ نایەوێت ئەوە ڕابگەێنێت کە دەبێت نیویۆرک کەرەنتینە بکرێت هەرچەندە کە ئێستا نیویۆرک بووە بە مۆڵگەی نەخۆشی کۆرۆنا بەڵام لەگەڵ ئەوەشدا ترامپ نایەوێت ئەو ویلایەتە کەرەنتینە بکات ئەمە یەکێکە لە ئەو هەواڵە گەرمانی کە باسی لێکرێت و هەواڵێکی دیکە ئەوەیە کە عەدنان زورفی زۆر جەختەکاتەوە کە هەڵبژاردن کاری لە پێشینەی پێکێنانی حکوومەتەکەی دەبێت و کار بۆ ڕوبەڕووبوونەوەی لێکەوتەکانی کۆرۆنا دەکات و چەند هەواڵێکی دیکە کە لە ئێران چەند با بڵێن ڕێژەی توشبووان زیادی کردووە چەند کەس چاک بوونەتەوە وە کۆمەڵێ پڕگە و بابەتی تر کە ئێمە باسی لێوەکەین وەک هاژش باسی لێوە کرد منداڵان ژیان وەکو کایەیەک دەبینن با نەهێڵین ئەو کایەیان لێ تێک بچێت با لە ژێر چاودێری ئێمە منداڵان ئێستا بزانن چۆن مامەڵە لەگەڵ کۆرۆنا بکەن بۆیە ئێمەش ئەو بابەتەمان بە گرنگ زانیوە ویستمانە باسی لێوە بکەین چونکە هەموو ماڵەکان شکر بۆخوا چاوگەشانێکی تایە ئەوانش کەنیانە خوا بیانداتێ دەبێ ئاگاداری ئەوە بن کە لەم دۆخە چۆن مامەڵە لەگەڵ چاوگەشەکانیان دەکەن بۆیە ئەمە لە پرۆگرامەکەمان زیاتر جەختەکەینە سەر ئەو بابەتە. سۆڤان بە کورتێک لە هەواڵاتان گرنگترینمان پێشکەش بفەر حکوومەتی هەرێمی کوردستان هەڵسەنگاندن بۆ دۆخی ئابووری و جێبەجێکردنی ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای کرد. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە سەرپشتی کۆبوونەوەیەکی تایبەت بە هەڵسەنگاندنی دۆخی ئابووری و جێبەجێکردنی ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای کرد. لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ دەربارەی دوایین پێشاتەکانی دۆخی تەندروستی و پلانەکانی حکوومەت کرا بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لێکەوتەکانی بۆ سەر ئابووری هەرێمی کوردستان و داڵبەزینی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان. سەرۆکی حکوومەت دەستخۆشی لە دام و دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەت کرد کە هەموو توانای خۆیان خستۆتە گەڕ بۆ پاراستن و سەلامەتی هەوڵاتیان. جەختیشی لە دابینکردنی پێداویستیەکانی ڕۆژانەی خەڵک بە تایبەتی خۆراککردەوە. حکوومەتی هەرێمی کوردستان پشووی فەرمانگەکانی درێژ کردەوە. جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە چارچێوەی بەردەوامی ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاردرا ڕۆژانی پشووی هەموو وەزارەت و دەستە و فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان درێژ بکرێتەوە. جگە لە هێزەکانی یاسایشی ناوخۆ و دامەزراوەکانی تەندروستی ڕاشیگەاند پشۆکە لە ئەمڕۆ تا 16 چواری 2020 درێژ کرایەوە وەزارەتە خزمەتگوزاریەکان و هەروەها ئەو وزارەتانی کە پەیوەندیان بە فریاگوزاریەکان هەیە بۆ هاوڵاتیان بەردەوام دەبن لە کارکردن. سێ کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا دەرەنجامی نوێی لەبارەی کۆرۆنا بڵاو کردەوە و ڕایگەاند لە بەردەوامی پشکنین و گەڕان بە دوای گومان لێکراوان سێ کەسی دیکە تووشی کۆرۆنا بوون. ڕاشیگەیان دوور لە
دوو لە توشبووەکان لە پارێزگای دهۆک و یەکێکی دیکە لە دەربەندی خان و هەروەها ئاماژەی بۆش کردووە توشبووەکان بەرکەوتنیان لەگەڵ کەسانی توشبوودا هەبووە. بە پێی ئامارەکان تاکو و ئێستا 125 کەس لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوونە و دوو توشبوو گیانیان لەدەستا و 53 دیکەش چاک بوونەتەوە. کاندیدی ڕاستپێردراو بۆ پێکێنانی حکوومەتی عێراق ڕایدەگەنێت هەڵبژاردننی پێشوەختە کاری لە پێشینەی دەبێت. عەدنان زورفی کاندیدی ڕاستپێردراو بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق دوای کۆبوونەوەی لەگەڵ باڵێزی وڵاتان لە بەغدا ڕاگەاند هەڵبژاردننی پێشوەختە ڕێگری لە داڕمانی ئابووری و کەمکردنەوەی ڕێژەی هەژاری کار لە پێشینەی حکوومەت دەبێت. ڕاشیگەاند کار بۆ کەمکردنەوەی لێکەوتە خراپەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر عێراق دەکەن. جەختیشی کردەوە عێراق دەتوانێت ئەم قۆناغە سەختە تێپەڕێنێت و قەرەبووی زیانەکان بکاتەوە. زیاتر لە 3000 کەسی دیکە لە ئێران تووشی کۆرۆنا بوون. کیانوش جیهانپور گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران بە میدیاکانی وڵاتەکەی ڕاگەیاند لە 24 کاتژمێردا 3076 کەسی دیکە تووشی کۆرۆنا بوون. ڕاشیگەیاند ژمارەی توشبووانی کۆرۆنا لە ئێران گەیشتا 35408 کەس. ئاماژەی بەوەش کرد تاکو ئێستا زیاتر لە 2500 کەس بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستا و 11617 توشبووی ڤایرۆسی کۆرۆناش چاک بوونەتەوە. و دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕەتی دەکاتەوە ویلایەتی نیویۆرک کەرەنتین بکەن. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕاگەاند بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و زیادبوونی ژمارەی توشبووان لە ویلایەتی نیویۆرک بڕیارمان نەداوە ئەو ویلایەتە کەرەنتین بکەین، بەڵام ڕێکارەکانی گەشتکردن بۆ نیویۆرک تونتر دەکەین. ترامپ ئاماژەی بۆش کردووە ئەمریکا ئامادەکاری زیاتر بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەکات و دڵنیایی دەدات لە شەڕدا سەرکەوتوو دەبن. بە پێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی ئەمریکا ژمارەی توشبووانی کۆرۆنا لەو وڵاتە 190,000 کەسی تێپەڕاندووە. بە گوێبیستبوونتان لە کورتەیەکی هەواڵەکان دەچینە ناو پرۆگرام. لەگەڵ ڕاگەاندنی قەدەغەی هاتوچۆ لە سەرەتای دەستپێکی ڕێکارەکان کە حکوومەتی هەرێمی کوردستان گرتێبەر داوا لە هاوڵاتیان کرا کە لە ماڵەکانیان بمێنەوە و نێنە دەرەوە هاتوچۆ بە شێوەیەکی چڕوپڕ و کۆمەڵ نەکەن. ئەمە بووە جێی ناڕەزایی و نیگەرانی لای زۆرێک لە هاوڵاتیان بۆ هۆی کە لە کار و پیشی ڕۆژانیاندا ئەبڕێن یاخود بێزار ئەبن لە ماڵەوە. بەڵام ئێستا نەتیجەکانی دەرەکەوێت لەبەرەوە تا وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەێنێت قەدەغەی هاتوچۆ بە هەزاران کەسی لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا پاراستووە. ینی ئەمە نەتیجی ئەو کەرەنتینکردن یاخود ئەو ماوەنەوەی لە ماڵەوە پاراستوێتی لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. هەر چۆن لە پەیامێکا دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دووپات یەکاتەوە کەرەنتینەکردنی بەرکەوتوان و قەدەغەی هاتوچۆ بە هەزاران هاوڵاتی توشبوو بە هەزاران هاوڵاتی لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا پاراستووە. ئەمە وای کرد کە ئەو ڕێژەی کە ئێستا هەیە زیاد نکات یاخود بەو ڕێژەکەمە توشبوون هەبێ بە هیوای چاکبوونەوەکە ئەوانش کە توشبوون زۆربیان نێرناونێتەوە بۆ ماڵەوە. ئەمە وای کردووە کە ڕێو شوێنەکانی گیراوەتە بەر نەتیجەی بۆ شێوەیە باشی دەبێت. بەڵام ئەمەش ئەوە لە یاد نەکەین کە هەرچەندە خەڵک باست کرد زۆر ناڕازی بوو لەوەی کە لە ماڵەکان ببێنەوە، بەڵام هەندێک جار ئەکرێ ئێمە زیانی بچووکتر بکەین بۆی کە زیانی گەورە نەکەین. هەبوو ئەمانوت کە خەڵکێک هەیە کە بژێوی ژیانی ڕۆژانەی لەسەر ئەو ڕۆژەیە کە کاری تیاکات و قوتی ڕۆژانی دەستەکەوێت. سپاس بۆخوا ئەمەندە با بڵین ڕێکخراوەکانی خێرخوازی یاخۆڵ کەسانێک کە هەستیان بە بەرپرسیارەتی کرد وەکو ئەرکێکی خۆیان ئەگەر نەڵێن لە 150 یاخود لە 160 بەڵام هەر ڕێژەیەک ئەو یارمەتیان داوە و ئەمەش لێر نەکەین کە ئەزمموی چین یەکێک بوو لەو ئەزممونانەی کە هەموو وڵاتان ئەبێت چاوی لێ بکەن کە توانیان کۆنتترۆلی ڤایرۆسی کۆرۆنا بکەن. ئەویش ئەوە بووکە بە کەرەنتینەکردنی خەڵکەکەی توانیان کۆنتترۆلی ئەو نەخۆشیە بکەن. بۆی ئەبش ئێمەش چاولەوە بکەین و جەزایریش
بەبێ کە حکوومەت هاتوچۆ قەدەغە بکات هاوڵاتیان خۆیان بۆ خۆیان داوای ئەوەیان کردبوو کە هاتوچۆ قەدەغە بکرێت کە نەشیان کرد ئاخوانیان کەرەنتینە کرد یعنی ئەمانە ئەبێت هۆکاری ئەوەی کە ئێمە ژیانمان ئاسوودە بێت ژیانمان پارێزراوە بێت ڕۆڵەکانمان نەبینین لەسەر قەرەوێڵەیە کە چارەسەر نییە بۆ ئەو نەخۆشیە و هیوادارین کە ئەم کەرەنتینەیە تێپەڕێت و ئەم ڕۆژانە ئەم ڕۆژە سەختانە تێپەڕێنی بۆ هیوای ژووری ئۆپەراسیۆنەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەولێر لە ڕاگەندراوێکدا باس لەوەکە ڕۆنگۆڕ و پەنچەرچیەکانی دەرەوەی شەقامی بازنەی 6 مەتری لە سنتەری شاری هەولێر و شارۆچکە و شارەدیەکان دەتوانن بە جێبەجێکردنی ڕنمایە تەندروستیەکان و بەکارهێنانی دەمامک و دەستکێشت دەست بەکارەکانیان بکەنەوە. و ڕەشیان گەیاندووە کە ڕۆنگۆڕ و پەنچەرچیەکان دەتوانن لە ئەمڕۆوە ڕۆژانە لە کاژمێر نوێی بانی هاژە تاوکو چواری سەر ئێوارە شوێنەکانیان بکەنەوە و کار بکەن بەڵام ئەبێت بۆ چوونە سەرکارەکانیان تەنها یەک ئۆتۆمبیل بەکاربهێنن و ژووری ئۆپراسیۆنەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەولێر ئاماژەشی بۆ کردووە کە بڕیارەکان ناوچەکانی پیشەسازی باکوور و باشووری هەولێر و ناوچەی پیشەسازیەکان لە قەزاکان ناگرێتەوە ئەمە ڕێکارێکی باش بوو چکە ئێمە ڕۆژانە ئەبینین هەندێک خەڵک هاتوچۆ هەیە بەشی خۆی هاتوچۆ هەیە چونکە لەلایەن قای مەقامەوە ئیزنیان پێدراوە وەکو ئەو ئۆتۆمبیلانەی کە خواردن بەم بۆ مارکێتەکان ئەبن حتمما تووشی پەنچەری ئەبن پێویستیان بە گۆڕینی ڕۆن بێگومان ئەو کەسانەی کە پێویستیان ینی زۆر پێویستن کە بڕۆنە دەرەوە کاری ڕۆژانیان هەیە لەو کاتەشە سیارەی تر تووشی کێشەی تەکنیکیە بێت لەم کاتە حکوومەت یاریمی کوردستان بەردەوام لە ڕێی ژووری ئۆپراسیۆنەکانەوە بیری کردوێتەوە هەموو ئەو ڕێکارانە بگرێتە بەر لە چەند ڕۆژی ڕابردووە ڕێگەیدا هەندێک لە نووسنگەکانی تحویلی پارە و بانکەکان بکرێتەوە ئەو تا ئێستا بۆ ئەوەی کە هەندێک هاوڵاتی هاتوچۆکە ئەمە زۆر جار بە ڕاگەنکاران یاخود کەسانی دیکە کە پێویستیان پێ تەندروستی بە سارە دەرچوونیان هەیە دووچاری ئەگەر کێشەیەکی تەکنیکی لە سارەکە بوونەوە تەنها لەو شوێنەی کە باس کراوەکە لە دەرەوەی 6 مەتریەوەتە شوێنەکانی دیکە نیە تەنها ئەو کەسانی کە ڕێگەیان پێدراوە ئەتوانن بۆ ڕۆنگۆڕین و پەنچەرچی شتی سەرەتایی نەکە زۆر کێشەی گەورە بێ بۆی قەرەباڵقی و زۆر کۆبوونەوەی لێ دروست بێت. بەڵێ ژووری ئۆپراسیۆنەکانیش ئەوە لە یاد نەکەین لەگەڵ درێژکردنەوەی پشووەکە و کەرەنتینەکردن ڕێکارەکان گۆڕانکاری بەسەردا دێت بە پێی پێویستی هەندێک بڕیار ئەدرێت تەنانەت ئەوشمان لێر نەچێت وا بوو کە هەندێک لە هاوکارەکانمان لێرە ئۆتۆمبیلەکان تووشی کێشەی تەکنیکی بوو چونکە شوێنێک نەبوو کە ئەو چارەسەری بکەن چەند ڕۆژێک زۆر بە زەحمەت هاتوچۆیان ئەکرد وامانەت کۆمەڵە ڕێکاری باش. حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕێنمایی و ڕێکاری توندی بۆ خۆپاراستن لەو ڤایرۆسە گرتوۆتە بەر. یەکێک لە هەنگاوەکانی وەزارەتی تەندروستی فراوانکردنی کارەکانی هێڵی گەرمی 122 هەژە کە بۆ ئەوەیە لە هەر دۆخێکی نەخوازراودا هاوڵاتیان پەیوەندی بۆ هێڵەوە بکەن و هاوکاری بکرێت. بەپێی کارمەندانی بەشی 122 ڕۆژانە زیاتر لە 2000 کەس پەیوەندی بەو هێڵەوەکات و داوای هاوکاری و پێداویستیەکات. هەر کەسێکیش بەگاڵتەوە پەیوەندی بە هێڵی 122 بکات ژمارەکەی ئەدرێتە وەزارەتی نەوخۆ و ڕێکاری یاسایی دشی دەگیرێتە بەر. حەقی خۆیەتی کە هەر ڕێکارێکی بەرامبەر بگیرێتە بەر چونکە ئەو هێڵە گەرما تەنها بۆ ڕاپەڕاندنی ئەرکەکانە ڕاپەڕاندنی ڕێنماییەکانە یاخود هەر پێداویستێکە ئەگەر ئەمان خەتەکە مەشغوڵکەن بەو شێوەیە لەوە چه کەسێک لەو حاڵەتەیە زۆر زەڕور بێت زۆر پێویستی پێبێت بۆیە نابێت ئەو هێڵانە مەشغوڵ بکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان پێشەوەی حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار بکرێت ڕێنمایی و تەندروستی دەرکرد و ڕێکارەکانی خۆپاراستنی لەو ڤایرۆسەی تون کرد. هاوکات وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هێڵی گەرمی 122 فراوان کرد و ڕۆژانە بە شێوەی 24 کاتژمێری وەڵامی پەیوەندی هاوڵاتیان دەدرێنەوە و هاوکاریان دەکرێن. لە هەر حاڵەتێکی پێویستیشدا ئەمبوڵانس بۆ شوێنی داواکرا و ڕەوانە دەکرێت. کارمەندانی بەشی هێڵی گەرمی 122 ئاماژە بەوە دەکەن ڕۆژانە زیاتر لە 2000 کەس پەیوەندی بە هێڵەکەوە دەکات. ڕۆژانە بە شێوەیەکی بەردەوام کارمەندان و شۆفێرانی سنتەری فریاکەوتنی هێڵی 122 لە ئامادەباشیدان بۆی لە هەر ئەگەر و حاڵەتێکی نەخوازرا و فریای هاوڵاتیان بکەون لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان دەیان کارمەندی ئەو سنتەرە وەڵامی پەیوەندیەکانی هاوڵاتیان دەدەنەوە.
بەشێک لە پەیوەندیەکان گرنگ و پێویستن و بەشێکی دیکەیان بەگاڵتەوە پەیوەندی بەو هێڵەوە دەکەن بەڵام ئێستا لەسەر ڕاستپاردەی وەزارەتی ناوخۆ هەر کەسێک بەگاڵتەوە پەیوەندی با هێڵی 122ەوە بکات ژمارەکەی تۆمار دەکرێت و ڕێکاری توندی یاسایی دژی دەگیرێتە بەر. باپەی ئامارەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 120 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا تۆمارکراون و زیاتر لە 50 توشببووی دیکەش چاک بوونەتەوە. جگە لە فراوانکردنی کارەکانی سنتەری فریاکەوتنی 122 بۆ هاوکاریکردنی هاوڵاتیان هاوکات چەندین هێڵی دیکەی گەرمیش لەلایەن وەزارەت و دەستە و ڕێکخراوەکان کاراکراون بۆ ئەوەی لە ئەگەری هەر پێویستێک بە دەنگ هاوڵاتیانەوە بستن و لە ماڵەکانی خۆیانەوە خزمەتگوزاری و هاوکاریان پێشکەش بکەن. هەر سەبارەت بە ئەو هێڵە گەرمانەی کە خراوەتە خزمەت هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا جگە لە 122 ئێستا هێڵێکی گەرم خراوەتە خزمەت بەشێکی دیکەی کۆمەلگا ئەویش مناڵانن کە لە شاری سلێمانی پرۆژەیەک ڕاگەیاندراوە بۆ خزمەت منداڵانی خۆشەویست بۆی کە بتوانن ڕێنمایی تەندروستی وەرگن لەسەر ئەم دۆخەی ئێستا لەسەر ڤایرۆسی کۆرۆنا بۆیە بەڕێوەبراتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی هێڵێکی گەرمی بۆ وەڵامدانەوەی منداڵان داناوە بۆی کە پەیوەندیان پێوە بکەن و هەموو ئەو ڕێنمایانیان پێ بدرێت کە ئەتوانن لەسەر یاخود ئەگەر پرسیارێکیان لا دروست ببێت لەسەر کۆرۆنا هەرچەندە بێگومان بەهۆی ئەوەی کە مناڵان لە ئێستادا لەگەڵ خێزانەکانیان کۆبوونەتەوە لەژێر چاودێری ئەوانە زۆربەی وەڵامەکانیان وەرگرتووە لەلایەن خێزانەکانیانەوە بەڵام زۆر گرنگە هەست بکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هەموو ئەو دام و دەستگایانی کە پەیوەندیکی ئیدارین بە حکوومەتەوە هەستکەن ئەوانیش منداڵانیان بێبەش نەکردووە لە پێدانی ئەو ڕێنمایانە بۆیە ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانێکمان هەیە کە لە ستودیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت بەڕێز عومەر کۆڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری کۆمەڵایەتی سلااو لەبێ کاک عومەر پێمان بڵێ پرۆژەکەتان چۆنە و چۆن کاری بۆکەن. سڵاو لە ئێوەی بەڕێز باینتان باش زۆر سپاس بۆ بەرنمەکەتان وەسڵاو لە بینەرانی بەڕێز و بەیانی باش لە هەموو لایەک و خوای گەورە کوردستان بپارێزێت لە نەخۆشی و پەتا و هەر بەڵایەک هەروەها لەگەڵ گەلانی دنیاش. طبعاً سەبارەت بە هێڵی 116 مناڵانی یەکێک لە خزمەتگوزاریە گرنگەکانە کە لە ساڵی 2012 دامەزراوە و بەردەوام ئەڵقەی پەیوەندی نێوان مناڵان و خێزان و دامەزراوە فەرمیەکانە لە هەرێمی کوردستانە لە ڕێگەی و هێڵەوە توێژەرانی بە توانای کۆمەڵایەتی و دەرونی کە ڕاهێنراون لەسەر وەڵامدانەوە چارەسەرکردنی کێشەکان وەڵامی منداڵان و خێزانەکانیان دەدەنەوە. هێڵەکە لە سەرجەم هێڵەکانی پەیوەندیەوە ئاسیاسیێڵ و کۆڕەک تیلیکۆم و پەیوەندیە تەلەفۆنە نۆرمەڵەکان بەبێ بەرامبەر پەیوەندی پێوەکرێ بەبێ هیچ کۆدێک بە لێدانی ژمارە 116 و بەردەوام کاری کردووە لە ساڵانی ڕابردووە. بەڵام ئێستا بەهۆی پەتای کۆرۆنا و ڕێکارەکانی خۆپارێزی ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی کارمان کرد بۆی کاتی کارکردنی هێڵەکە فراوانکەین و ڕۆژانی پشوش ئیشکا هێڵەکە و بەردەست بێت لە ڕۆژانی جومعە و شەممەش واتە بە درێژایی هەفتەیە سە هێڵەکە ئیشەکە و سعاتەکانی کارکردنیشمان بە هەمان شێوە درێژ کردوتەوە لە سعات 8:30 بەیانی بۆ سعات 6 ئێوارە کە بەڕاستی ئەمە کاتێکی زۆر باشە. وامان کردووە کە لە زۆرینەی کاتەکانی هەفتە و شەو ڕۆژە بەردەست بێ بۆ مناڵان بۆ خێزانەکان بۆی لە ماڵەکانی خۆیانەوە بەبێ هیچ زەحمەتێک پەیوەندی بکەن. زۆر باشە. کاک عومەر ئێوە هۆکاری سەرەکیتان بۆ دووبارە دانانەوەی ئەم هێڵە یاخود ئەم هێڵە گەرمە کارا بکەن کە پێشتریش هەبووە بەڵام ئێستا کە جەختان کردوتەوە سەری تەنها هۆکارەکەی هی ئەوەیە کە نەخۆشی کۆرۆنا بڵاو بۆ تۆ ئەتانێ ڕێنمای بگەنن یا مەبەستانەوەی کە لە کەرەنتینە یارمەتی دەری دایکان و باوکان بن. بەڵێ طبعاً ئەگەر چی دەنگتان زۆر باش نییە بۆ زانیاریتان بەس هەستەکەم ئەزانم پرسیارەکەتان چی بوو. دووبارەی کەمەوە پرسیارەکە بۆ جەنابەت.
تێگەشتم مەبەستمان چییە لەوەی بەڵێ. کە هێڵەکە ئێستا کاتەکەیمان بەڵێ. فراوان کردووە لە کاتی ڕێکارەکانی خۆپارێزیە ئێمە چی ئەەکەین بەڵێ طبعاً ئێمە بە شێوەیەکی گشتی هێڵەکە زانیاری پێویستی لە بەردەسایە بۆی وەڵام دەرەوەی هەر کێشەیە بێ کە لەلایەن مناڵ و خێزانەکانەوە ڕوبەڕوویانە بێتەوە کێشەکانیش دوو جۆرن هێندێکیان ئەو کێشانن کە ئەکرێت توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی بە گفتوگۆ و بە تێگەیشتن و بە ڕێگە ڕوونکردنەوە و بەرچاو ڕوونکردنەوە هەم کێشەی مناڵەکە حەلکەن و هەم دایک و باوکیش کاتێک کێشیان لەگەڵ مناڵەکە هەیە و ئەگەر حاڵەتێکی نائاسایی و کتۆپڕ و ناکاویش هەبێ بەدەمیەوە بچن ڕێگەی دووەمی چارەسەرکردنی کێشەکانی مناڵ و خێزانەکان پەیوەندیدار بە مناڵەوە ئەوەیە کە ئێمە نزیکەی 300 دامەزراوەی حکومی و ناحکومی ڕێکخراوە نێوخۆیی و نێودەوڵەتیەکان پەیوەندیمان لەگەڵیان هەیە کاتێک کێشەیەک ڕوبەڕوومانە بێتەوە و پەیوەندی بۆ لایەنانەوە هەیە یا بە توێژەرانی ئێمە و دامەزراوی ئێمە چارەسەر ناکرێ کێشەی ئەو مناڵە ڕوبەڕووی ئەو دەستگایانە کرێتەوە بە خۆشحاڵیەوە تەبعاً ئامارەکان من لە ساڵانی ڕابردووە زۆرن سەبارەت بە پەتای کۆرۆناش و ڕێکارەکانی خۆپارێزی ئێمە ئەو زانیاریانەی کە بنەڕەتین لە وەزارەتی تەندروستی وەکو ڕێنمایی بڵاو بوونەتەوە و ئەو ڕێکارانەی وەکو بۆ خۆپارێزی گیراونەتە بەر لە وەزارەتی ناوخۆوە هێڵەکە توێژەران پشت بەو زانیاریانە ئەبەستن و لەگەڵەوەشا ڕاهێنانمان پێکردوون لەلایەن پزیشکی پسپۆڕ و بەتوانە و شارەزاوە بۆی ئەو کێشانەی لە کاتی ڕێکاری خۆپارێزی لە هەرێمی کوردستان نەگیرێنە بەر پەیوەندیدارن بە مناڵ و خێزانەکانەوە لە ڕێگەی هێڵەکە وەڵام بدرێنەوە و کێشەکان چارەسەر بکرێن بەڵێ بێگومان کاک عومەر ئەو کەسانی کە تایبەت کراون بەم هێڵە گەرمە لە کۆمەڵێک لە توێژەرانی بە ئەزمون و بەتوانە پێک هاتوون بەڵام ئێستا بۆ ئەم بابەتانی دیکە کە تایبەتە بە ڕێنمایە تەندروستەکان لەسەر کۆرۆناوە کێشەکان بەگشتی ئایا تایبەتمەندی ئەم توێژەرانە چۆنە و چۆن ئێوە جیاتان کردوونەتەوە بە تایبەت ئەو هەموو کاتە کە لە خزمەت مناڵان و خێزانەکانیان نابن بەڵا بۆی بەڕێزت بەرچاوڕوون بی و بینەرانی بەڕێزیشکە بینێرمانن ئاگادار بن لەسەر کارەکانی هێڵەکە ئێمە داتای ساڵی 2019مان بەو جۆرەیە کە بە درێژایی 24 سعات 44797 پەیوەندی هەبووە تەنها 9873 لە کاتی کارکردنی هێڵەکە بووە و ئەو کێشانەی کە ڕوبەڕووی هێڵەکە بوونەتەوە و چارەسەر کراون برینتین لەم جۆرە کێشانە 163 کێشەی خێزانی 115 پەروەردەیی 68 کێشەی تەندروستی 13 یاسایی 13 کۆمەڵگایی 43 توندوتیژی خێزانی بەڵێ ئەمانە ئامارن دەیان دەرونی دوو کێشەی دەستدرێژی سێکسی لەگەڵ 5 جۆرا و جۆری تر واتە کێشەکان دابش بوون بەسەر بوارەکانی ژیانە جۆرا و جۆرن هەمە ڕەنگن و گرنگیم هێڵە لەوایە کە با بڵێن بە بەردەوامی بەردەسە و هاوڵاتی باوکو دایکی مناڵ خۆی ئەتوانێت بە ئاسانی بە لێدانی 116 پەیوەندی بک بە دەستگایەکەوە کە ئاگادارە شارەزایە بە کێشەی مناڵ و ئاگادارە بەوەی ئەگەر کێشەکە لە کوردستانە لە دامەزراوەکان لە سنووری پارێزگای سلێمانی چۆن چارەسەریەکان پەیوەندی هەیە لەگەڵ دامەزراوی فەرمی لە ئاستی با بڵێن بڕیار لە ئاستی حکومەتی خۆجێی وەکو تەندروستی پەروەردە و پۆلیس دادگاکان و لەگەڵ ڕێکخراوە نێوخۆیی و نێودەوڵەتیەکان پەیوەندی تونند و تۆڵی هەیە کاتێک کێشەیەک ڕوبەڕوویە بێتەوە گەر بەخۆی چارەسەر نەکرا ئاراستی ئەو دامەزراوانە ئەکرێتەوە و ئێستا کاتێک کە ڕێنماییەکانی با بڵێن خۆپارێزی لە نەخۆشی کۆرۆنا هەن و هەرێمی کوردستان لە دۆخێکی تایبەتایە و زۆرینەی کێشەکان وابەستن بە نەخۆشی کۆرۆناوە ئۆتۆماتیکی زۆرێک لە پەیوەندیەکان پرسیارەکان کێشەکان وابەستن بە شێوازی خۆپارێزی یا هەندێک پرسیار پەیوەندیدار بە کێشەی دەرونی کە لای مناڵ یاخود لای خێزانەکان دروست بوون بە دڵنیاییەوە لەم بوارە ئێمە لە ڕۆژانی ئایندا با بڵێن داتای ورتر شیکراوەترمان دەسەکەوێت کە لەسەرەوەی کە هێڵەکە لەم ماوەی خۆپارێزی لە نەخۆشی کۆرۆنا چی کردووە و کێشەکان چەندن ڕوبەڕووی بوونەتەوە ناوڕۆکیان چییە و چۆن چارەسەری کردوون کەواتە کاک عومەر ئەو کەسانی کە بێگومان کەسانی بە ئەزمونن و تایبەتن لەو بوارەیە بۆ وەڵامدانەوەی کێشەکانی منداڵان
لە هەمان کاتیشدا پەیوەندیکی باشیان هەیە لەگەڵ یەکە ئیداریەکانی کە باسی کرد و ئەو شوێنانی کە پەیوەندی بە کێشەکەەوە هەیە بۆ نمونە هەندێک لە منداڵان دووچاری نەخۆشیەکی درێژخایەن بوون یاخود ئۆتیزمایان هەر شتێکی تر بێ ئەو کارمەندانی ئێوە پەیوەندێکی لەو شێوەیان هەیە کە ڕاستەوخۆ کێشەکانیان گوێزنەوە بۆ ئەو بابەتان یاخود بۆ ئەو بنکانەی کە ئەتوانن کێشەکانیان زیاتر بۆ چارەسەر بکەن و دەستان خۆش بێت. زۆر زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز. بەڵێ کاک عومەر من ئەمێ پرسیاری ئەوەت لێ بکەم پرسیاری ئەخیر چی بوو؟ بەڵێ پرسیاری ئەوەت لێ بکەم بەڵێ پرسیارەکە ئەمەیە پرسیاری ئەوەت لێ بکەم کە ئەو زانیاریانەی کە دەستەبەر دەخرێن بۆ مناڵان و بۆ خێزانەکانیان پشت بە چ سەرچاوەیەک ئەبەستن کە وەڵامیان ئەدەنەوە واگەر بکرێت یەک کەیس یان یەک دوو کەیسێک لەو پرسیارانەوەمان پێ بڵێ کە چ پرسیارێک لەبارەی کۆرۆناوە ڕوبەڕووتان بوو چۆن بووە وەڵامەکە؟ بەڵێ طبعاً هێندێک زانیاری ئەساسی هەن کە ئەوێ لەم کاتی خۆپارێزی لە نەخۆشی کۆرۆنا هەموو هاوڵاتیەک بیزانێ بەڵام عادەتەن هەموو هاوڵاتیەک بە وشیاری و بە بایەخەوە بۆ تەندروستی خۆی و خێزان و کۆمەڵگەکەی بە وردی گوێ لە ڕێنماییەکان ناگرێت یا سەرچاوەکان کە لە بەردەستیان گرنگیان پێ نادا یا لەبەر ئەو سەرچاوانە لە بەردەستیانین یعنی بۆ نمونە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپارێزی هۆکارەکانی گەیشتنیان بە هاوڵاتیان مەسەرەن کەناڵەکانی ڕاگەیاندنن یا دەستگای ترن یا خودهێڵی گەرمی 122 هێندی هاوڵاتی لە ڕێگەم دەستگایانەوە ڕێنماییەکانی بەردەست ناگا بۆیە کاتێ پەیوەندی بە 116ەوەکەن توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی پشت بەم ڕێنماییانە ئەبەسن بەم زاریانە ئەبەسن کە لە بەردەست وەزارەتی تەندروستیان یعنی بۆ نمونە وەزارەتی تەندروستی ڕوونی کردوێتەوە لە کوردستان ئەگەر کەسێک کێشەیەکی هەبوو پەیوەندیدار یا نیشانەکانی ئەم نەخۆشیەی هەبوو چی بکە و چۆن پەیوەندی بکە و ڕوو لە کام دەستگا بکە یاخود ئەگەر کەسێک نیشانەکانی نییە بەس لە دەرەوە هاتوۆتەوە لە وڵاتانەی کە کاتێتەوە کوردستان ئەبێ بچێت ڕوو لە کەرەنتینەکان بکات لەوێ بمێنێتەوە تا دڵنیا بێتەوە نەخۆش نییە و پاشان بچێتەوە ناو ماڵ و مناڵەکەی ئەم جۆرە پەیوەندیانە ئەکرێن بە هێڵەکەوە واتە ئەو پەیوەندیانە ئەو کێشانە ڕوبەڕووی هێڵەی 116 بنەوە هی مناڵان تەواوکاری ئەو کێشانن کە پەیوەندیدارن بە ڕێنماییەکانی خۆپارێزی و ئەوەی کە پەیوەندی بە 122 ئەکرێ ئەگەر کێشەیەک چووە ناو تەفاسیلی بابەتە تەندروستیەکان ئەوە بەدڵنیاییەوە ئەو کەسە ئەو خانەوادەیە ئەو مناڵە ڕێنمایی ئەکرێ بۆ ئەوەی پەیوەندی بە دەستگا تەندروستیەکانەوە بکە بۆ نمونە 122 یاخود دەستگاکانی تری تەندروستی لە شار و شارچکەکان لە ناوەندی پارێزگای سلێمانی بێجگەلەوە توێژەرەکان ڕاهێنراون و دکتۆر و پسپۆڕی شارەزاشیان لە بەردەستە بۆی کاتێک کێشەیەک تەفاسیلی زیاتریەوێ لەوێوەش زانیاری وەرگرن و بەردەوام لەسەر خەتن لەگەڵ ئەو جیانەی کە سەرچاوی زانیاری ڕاست و دروستن سەبارەت بە نەخۆشی کۆرۆنا و خۆپاراستن لێی و ئەوەی کە بەلای منەوە گرنگە لە کۆتاییە بیڵێم ئازامەگەریەوە گەشت بنە کۆتاییەوە گەنا من لە خزمەتتانم ئەم هێڵە هێشتا پرسیارمان لێت پارێزگای سلێمانی بە سنوورە ئیداریەکەی پێشوویەوە واتە لە گەرمیان لاڵەبجەی شەید ئیداری ڕاپەڕین هەتاوەکو کەرکووک بەردەستە بێ بەرامبەر بۆ هاوڵاتیان و مناڵان. بەڵێ کاک عومەر باشە لەم کاتەیە کە ئێوە بەم شێوە چڕوپڕە لەم هەموو شوێنە هێڵەکەتان بەردەستە لە کاتێکە ئەگەر منداڵێک یاخود خێزانەکەی پێویستیان بۆ بوو سەردانیان بکەن ئایا تیمەکانی ئێوە ئامادەن ئەچنە لایەن؟ بەڵام پرسیارش زۆر گرنگە طبعاً زۆر جار کاتێک کە کێشەی مناڵێک پەیوەندی بە توندوتیژیەوە هەیە پەیوەندی بە بێخانەولانەیەوە هەیە پەیوەندی بە کێشەیەکی ترەوەیە کە ژیانی خاتە مەترسیەوە پێویستی بە فریاکەوتنی خێرا هەیە ئەوە ئێمە بێجگە لە دەستگا بەردەستەکانی تر ئەگەر پێویست کات وەکو پۆلیس و بەڕێوەبەراتیەکانی توندوتیژی و ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی و دادگاکان و داواکاری گشتی ئەوە ئێمە خۆشمان تیمەکانمان توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی لە بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی سلێمانیمان و لە ماڵەکانی مناڵان بەردەستن ئەتوانن بچنە ئەو شوێنانەی کە پێویستە و ئەوەی پەیوەندی بە ئێمەوە هەیە ئەنجامی بدەن
و ئەگەر ئەو شوێنە دوورە دەست بوو وەکو بۆ نمونە لادەیەک لەسەر سنوور یاخۆت شوێنەکانی گەرمیان و ئەوانە ئەوە بە دڵنیاییەوە پەیوەندیەکرێت بە دەستگای بەرپرس لەو شار و ئیدارە و پارێزگا سەر بۆ خۆیانەی کە لە سنووری ئیدارە پێشوەکەی پارێزگای سلێمانیا سنوورە پێشوەکەی ئیداری پارێزگای سلێمانیان بۆی لەوێ دەستگای پەیوەندیدار بەدەم کێشەکەەوە بچێت. طبعاً یەکێک لە شتە زۆر گرنگەکانەوەیە کە ئێمە تەنها بە تەلەفۆنێک کێشەکە با بڵین تا نەگاتە ئەنجامێک کۆتایی نایە، یعنی ئەو مناڵی ئێستا یا ئەو خێزانی ئێستا پەیوەندیەکە سبەیش پەیوەندیە کاتەوە یاخود دوای ساعتێکی تریش پەیوەندیە کاتەوە تاوەکو دڵنیا بنەوە خۆیان و دەستگای ئێمەش هەم بەڕێوەبەرایەتی گشتیمان هەم بەڕێوەبەرێتیمان هەم هێڵی 116 لەوەی کە ئەم کێشەیە چارەسەر بووە واتە پەیوەندیەکە بەردەوامە و زۆر جاری وایە کێشەکە بۆ نمونە بە چەند سەعات پەیوەندی و تەلەفۆنی و قسەکردن و گفتوگۆ و ڕێنماییکردن و بەدواداچوون اینجا ئاگاتە ئەنجامێک واتەوە نییە تەنها هێڵەکە یەک جار وەربگیرێ و تەواو نەخێر کێشە هەیە مەسەلەن ئێستا تەلەفۆنەکات دوای 2 ساعتی تریشەی کاتەوە سبەی نێژەی کاتەوە 2 سبەیشەی کاتەوە تا ئەوان دڵنیا بنەوە لەوەی کێشەکەیان چارەسەر بووە یا ئێمە دڵنیا بینەوە کە گەشتۆتە ئەنجامێک طبعاً بەپێی ئیمکانیاتی بەردەست لە سنووری پارێزگای سلێمانی و دامەزراوە پەیوەندیدارەکان کاتێک دامەزراوە حکومیەکانیش توانای چارەسەرکردنی و کێشەیان نییە ئێمە کێشەکە و دۆسیەکە ڕوبەڕووی ڕێکخراوە نێوخۆی نێودەوڵەتیەکانەکەینەوە ئەو یوئێنەکان کە لە بەردەستن و ڕێکخراوەکانی تر کە لە بواری پاراستنی مناڵان و مافی مناڵانان کارەکەن. بەڵێ کاک عومەر وەک دەزانین خوێندەواری دیجیتاڵی زۆر گرنگە کە ئاستی وشیاری کەسەکان بەرامبەر بە خوێندەواری دیجیتاڵی چۆن بێت کە وەرگرتنی زانیاریەکان زانیارێکی دروست بێت لە سەرچاوەیەکی باشەوە بێت سەرچاوەکە باوەڕ پێکراو بێت وەک جەنابتان باستان کرد ئەو سەرچاوانی کە ئەو پشتان پێوەستووە وەزارەتی تەندروستیەوە سەرچاوە متمانە پێکراوەکانن و ئەو پرسیارانش کە لەلایەن مناڵەکانەوە ڕوبەڕووتان دەکرێتەوە تەنها لە ڕێی هێڵی تەلەفونەوە یاخود ماڵپەڕێکتان هەیە یاخود جگە لە هێڵی تەلەفون ڕێکاری ترتان گرتۆتە بەر بۆی کە وەڵامی خێزانەکان و مناڵەکان بدەنەوە وەکو خوێندەواری دیجیتاڵی ئاستی بەرزکەنەوە وەکو خۆتان. بەڵە طبعاً ئەگەر دروست لە پرسیارەکەت گەشتوێتە لای من ئەو سەرچاوانەی کە ئێمە پشتیان پێبەستین ئێستا لە وێبسایتی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی تایبەت تەرخان کراوە بە کۆرۆنا و ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا و ئەوەی پەیوەندی بە کۆرۆناوە هەبێ ئەمە سەرچاوێکی زۆر باشە کە هەم ئێمە پشتی پێبەستین هەم ئەکرێ ڕێنمایی هاوڵاتیانیشی پێ بکرێت لەسەر پشتبەستن بەوە و ئەو سەرچاوانەی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ لە وێبسایتی فەرمیان بڵاوە بێتەوە و ئێمە هەموو ئەو شتانەی کە بە فەرمی وەکو ڕێنمایی و ڕێکار بڵاوە بێتەوە لە سایتی ڕسمی خۆشمانە بڵاویەکەینەوە بۆیە زۆر گرنگە ئەگەر ڕێگمە بەستی پرسیارەکەی تۆ ئەمە بێت ئەوەیە کە هاوڵاتی بەڕاستی بە دوای هەواڵی ناڕاست و ئەوەی کە لە بەداخەوە لە سۆشیال میدیا زانیاری و هەواڵی زۆر نادروست و بێدایک و باوکو نامەسئولانە بڵاوە بێتەوە و زۆر جاشتانی بەڕاستی خورافیاتن شتی ناڕاستن شتی زانیاری نادروستن و تەنها بەوتی وتیان یاخود هێندێ سایتی لەگەڵ ڕێزمە ساختە یا ئەوانەی بە دوای لایک و کۆمنتە ئەگەڕێن ئەمانە بەڕاستی زۆر خراپ کاریگەریان هەیە لەسەر بەلاڕێدابردنی ڕای گشتی و دروستکردنی گەیاندنی زانیاری هەڵە بە هاوڵاتیان بۆیە زۆر گرنگە هاوڵاتی پشت بە سەرچاوی ڕاست و دروستی زانیاری بەسێ و تا دڵنیان نەبێتەوە لەوەی ئەم زانیاریە لەکوێ بڵاو بۆتەوە کێ و توێتی و تا دڵنیان نەبێتەوە لە سەرچاوەکەی باوەڕی پێنەکە ئیشی پێنەکە پشتی پێنەبەستێ لەسەر بنەمای ئەوە قەرار نەیە و لە هەر هەمووی گرنگترەوەیە کە خێزانەکان ڕێگە نەدان مناڵان بە شێوەیەکی کراوە و بەبێ فلتەر و بەبێ چاودێری دایک و باوک ئینتەرنێتیان لە بەردەسا بێ بەتابەت تا تەمەنی 13 ئەوە هەر زۆر پڕمەترسیە بەردەستبوونی ئینتەرنێت و باڵین شاشە زیرەکان بەو شێوە کراوەیە و ئەبێ دایک و باوک خێزانەکان لەم ڕۆڵێکی گەورە بگێڕن و ئێمە بەشێک لە کارەکەمان لە هێڵی 116 ئەمەیە کە خێزانەکان وشیارکەینەوە لەم بابەتە گرنگە کە ئەوەی پێوترێ با بڵێن زانیاری ئەلکترۆنی و ئەوەی کە ئینسانی ڕقەمی لەم سەردەما با بڵێن پێیگەشتووە.
بەڵێ دەستخۆش بەڕێز عمەر گوڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری کۆمەڵایەتی لە سلێمانیەوە دەستخۆشی بۆ پرۆژەکەتان بەو هیواین ڕێنمایەکانتان گەشت بێتە سەرجەم هەوڵاتیان و منداڵەکان و خێزانەکان بەگشتی زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز خی گەورە کوردستان و گەلانی دنیا لە پەتای کۆرۆنا بپارێزێت. و دەچینە کەشوهەوای کوردستان با بزانین شارەکانی کوردستان لە چ کەشوهەوایەکدان. ئەمە نابێت زیاڕەوی ئەگەر بڵێم کورد لە هەر شوێنێکی دنیا بێت جگەلەوەی دەستی هاوکاری بۆ خۆی و بۆ هاونیشتیمانیان و هاوزمانانی خۆی درێژ کردووە لێ نەگەڕاوە کە ئەو بەخشندەیە یاخود ئەو هاوکاریە یاخود ئەو هاوسۆزی لەگەڵ خەڵکانی جیهانیژا بێبەش بکات بێگومان دەستی خۆی گەیاندۆتێ بۆیە چل هونەرمەند و میوزیسیانی کوردستان بۆ هاوسۆزی لەگەڵ خەڵکی ئیتالیا بۆ قوربانی ڤایرۆسی کۆرۆنا گۆرانی چیانۆ بێلای ئیتالیان بە کوردی چڕیوە با بەیەکەوە ئەو هاوسۆزیە ببینین. Ciao, bella ciao.
بەڵێ هەرچەند ئەو میوزیکە مارشێکی نیشتیمانیە و دیارە هەر ئێمەش کە گوێمان لێبوو بەس لە جێی خۆشەوە تۆ وزەی یعنی جۆرە وزەیەکی تایە کە وزە بەخشە و ئەمە زۆر کاریگەریە بێت کە تۆ خەڵکی وڵاتێکی تر بێت مارشی نیشتیمانی وڵاتی تۆ لێ بدات و بیکات بە وزەیەک بۆ تۆ. چەندین کەس لە بەغدا ڕێگە نادەن خێزان و کچەکانیان بچنە کەرەنتینەکان. ژمارەیەک خێزان لە بەغدا ڕەتیەکەنەوە ڕێگە بن کچەکانیان کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوازرێنەوە بۆ کەرەنتینەکان. ژمارەی چالاکوانان داوایان لەوە کردووە کە لەلایەنە پەیوەندیدارەکان ڕێکاری توندژی ئەو کەسانە بگرێتە بەر. لەلایەن خۆشیەوە عەلی بەیاتی سەرۆکی کۆمیسیۆنی باڵای مافی مرۆڤی عێراقی ڕاگەاندووە چەند خێزانێک هەن کە کەسوکاری کچانی توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنان هاژە کە ڕەتی ئەکەنەوە ناهێڵن کچەکانیان و خێزانەکانیان لە کەرەنتینە بمێنەوە داواکەن کە بیان گوازنەوە بۆ ماڵەوە و باسیش لەوە کراوەکە ئەوانەی کە خێزانەکانیان و کچەکانیان کەرەنتینە کراون لە بەردەم نەخۆشخانەکان گرد بوونەتەوە و داوا دەکەن کچەکانیان بهێنرێتە دەرەوە و ئەمەش قەرەباڵقی زۆری لە بەردەمی ئەو شوێنانە دروست کردووە. کۆمیسیۆنی مافی مرۆڤی عێراقیش ئاماژەی بۆ کردووە چەند کەسێک هەن کە بەدزیەوە کەرەنتینیان جێهێشتووە. ئەوەش بەڵگەیە لەسەر کەمی هۆشیاری تەندروستی لە هاوڵاتیان لە بەغدا کە بەڵگێکی دیارە تۆ هۆشیاری تەندروستی باشە نەبوو ئەو کات زۆر شتی دیکە هێنیتە پێش ئەوە لە کاتێکا کە تەندروستی مرۆڤەکان لەسەر هەموو شتێکەوەیە بەتایبەت ئافرەتان بۆیە ئێمە دوێنێ باسمانەوە کرد کە ڕۆڵی ڕێکخراوەکان چی بێت ئەوە تا لێرە ئێستا ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان ئەبێ هەبێت و دیار بێت هەرچەندە سپاس بخواوە لە کوردستان نییە لە بەغدا بەڵام لەوێش بێگومان بە کۆمەڵە ڕێبەشی زۆر هەن ژنان بۆیە پێویستە کار بۆ ئەو ژنانە بکەن تا پارێزراو بن و هەم خۆشیان و هەم خانەوادەکەشیان بۆی بەهێنانەوەیان بێگومان هەموو خانەوادەکەشیان تووشی ئەو نەخۆشییا بن و ڤایرۆسەکە زیاتر تەشە ناکات. ئەمەش وەکو وتمان تەنها نەبوونی هۆشیاری تەندروستیە. لە پێناو خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بەریتانیەکان لە ماڵەوە خۆیان کەرەنتین کردووە و قەرەباڵغی و سەردانیان بۆ شوێنە گشتی و یانەکان کەمی کردووە بەڵام خواستیان لەسەر خواردنەوە کحولیەکان ئەگەر زیادی نەکردبێت ئەو کەمیشی نەکردووە. ژمارەیە کۆمپانیا لە بەریتانیا هاوڵاتیان لە خواردنەوە کحولیەکان بێبەش ناکەن و بە شێوەی دیلڤەری بووە بە پاکێج خواردنەوەی مەی و مەزە ئەگەێنە هاوڵاتیان لە ناو ماڵەکانیان. مەحاڵە شەوێک لە وڵاتی بەریتانیا بێیانەکانی میوزیک و بێگێڕانی ئاهەنگ و خواردنەوەی مەی و خواردنەوە کحولیەکان بەڕێوەچوو بێت. لە دوای دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا خەڵکی ئەو وڵاتە بە ناچاری وەک هەموو وڵاتانی دیکە خۆیان لە ماڵەکانیان کەرەنتینە کرد. بەڵام بۆ تێپەڕاندنی شەوانی کەرەنتینە نەیانتوانی خواردنەوەی مەی و خواردنەوە کحولیەکان پاراوێز بخەن. کۆرۆنا هاوکێشەکانی پێچەوانە کردەوە هەرچەندە بە تایبەتی بۆ ئەو خەڵکانەی کە لە خۆشی و ناخۆشی هەندێک کولتور و ئادابی تایبەتی خۆیان هەیە کە پابەندن پێوەی ئەنجامی دەدەن. بەریتانیەکانیش یەکێکن لەو خەڵکانەی ئەو وڵاتانە کە لە خۆشی و ناخۆشی ڕوودەکەنە مەی و خواردنەوە کحولیەکان لە سەرەکی ترینی خواردنەوەکانیانە. بۆیە کارگەیەکی بەرهەمهێنانی مەی ئەو جۆرە خواردنەوانە دەکەنە پاکێجێک و بە شێوەیەکی دیلیڤەری لەسەر داوای هاوڵاتیان دەگەێنرێتە ماڵەکانیان. پێم وایە لە ڕاستیدا خەڵک زۆر داواکاری هەیە لەسەر ئەم جۆرە خواردنە و بەگشتی بەریتانیەکان لە کاتە ناخۆش و خۆشیەکانیشیان ڕوودەکەنە ئەم جۆرە خواردنە و تا ئەم شوێنەی من بەبیرم بێت ئەمە یەکەم جارە کە خەڵک لە ماڵەکانیان حەسر کراون و ئەمیش بۆیان سەختە. بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە بەم شێوەیە خواردنە کحولیەکان بۆ خەڵکی دەستەبەر بکەین. چەند هەفتە لەمەوبەر بوو کە ژیان چەرخی خۆی بە شێوەی ئاساییەکەی دەچەرخاند. دەنگی ژیان و پێکەنین و جم و جۆڵ و هاتوچۆ. ئەوەندە چڕوپڕ بوو وەک بڵێ ئەم گۆیە خاکیە گەرەنتی ئەوەی دابوو بێوچەند بەردەوام بێت و تاوێک بە تەمای پشودان نەبێت. هەر لە شارە پڕ لە فستیڤاڵ و ئاهەنگەکانەوە بگرە
تاکو وڵاتە بریندار و خوێناویەکان. بەڵام لە چاوتروکاندنێکدا خۆشگوزەرانەکان و نەهامەتدیدەکان هاتنە یەک ئاست. لە دەستاو سابوون بە نەبوونی چارەسەرێک بەرامبەر ڤایرۆسێک کە جگە لە ناوەکەی هیچ نیشانەیەک لە خۆی نادرکێنێ تا مامەڵەی لەگەڵدا بکەن. بێگومان ئەگەر کەرەنتین زۆر زیاتر بخێنێت ئەبێت ڕێکارێکیش بگیرێتە بەر بۆ ئەو کەسانەی کە بەکارێنن یاخود ئالوودەین گەر خراپ نێت هەرچەنە خراپیشەوە باشترە ئێستا کاتێکیان پێدراوە کە هەر نەچن و نەیخۆنەوە. بەڵێ لە یەکێک لە زانیاریەکان کە لە یەکێک لە ماڵپەڕەکان چاوم لێ کرد ئێستا ئەو وڵاتانەی کە خەشخاش ئەدەکێڵن تووشی کێشە بوونەتەوە چونکە کەسێک نییە کە ئەو مادە هۆشبەرانە بازرگانی پێوە بکات و بیفرۆشێت. ئەمانە بۆ خۆی کۆمەڵشتن کە کۆرۆنا کە بۆتە هۆی ئەوەی کە خەڵکی لە ماڵەکانیان بمێنێتەوە بەو شێوەیە دەبینین کە هەر وڵاتە و بە شێوازێک ماوەڵە لەگەڵ ئەو شتاناکات. بەرپرسان و کاربەدەستانی جیهان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بە شێوازی جیاواز کۆبوونەوەکان ئەنجام دەدەن و ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ دەکەن. بەشێکیشیان لە ماڵەوە خۆیان کەرەنتین کردو و چالاکیەکانیان ڕاگرتووە. لەگەڵ بەڕێوەچوونی لووتکەی جیبیس لە سعودیا سەرۆکی چین لە ڕێگەی ڤیددیۆ کۆنفرانسەوە بەشداری ئەو لووتکەیە دەکات. پێشتریش چەندین کۆبوونەوەی بەرپرسانی جیهان بە تەواوی ڕێکارە تەندروستیەکانەوە بەڕێوەچوون. سەرکردەوە بەرپرسانی جیهان بە شێوازی جیاواز ڕێکارەکانی خۆپاراستن لە کۆرۆنا دەگرنەبەر کۆبنەوەکانیان ئەنجام دەدەن. هەروەها بەردەوامیش داوا لە هاوڵاتیان دەکەن لە ماڵەوە بمێننەوە و بۆ کاری زۆر پێویست نەبێت نەستنە دەرەوە. لە چەند کۆبنەوەیەکی حکوومەتی ئێران بە سەرۆکایەتی حەسەن ڕۆحانی هەموو وەزیرەکان جگە لە ڕۆحانی بە دەمامک دەستکێشەوە بەشداری کۆبنەوەکان دەکەن. بەڵام ڕۆحانیش بۆ خۆپاراستن شوێنەکەی لە کۆبنەوەکەی حکوومەتدا تەواو لە وەزیران جیاکراوە و بە تەواوی دوور خراپەوە. بەپێی ئامارە تەندروستیەکانی زیاتر لە 20 بەرپرسی حکوومەت و پارلەمانتاری ئێران تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە. ڤایرۆسی کۆرۆنا تەنانەت شێوازی کۆبوونەوە گرنگ و کاریگەرەکانی گۆڕیوە. یەکێک لە لووتەکانی ئێستەمبۆڵ تایبەت بە پرسی سووریا و کۆچبەران لە نێوان ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا و ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا و ڕەجەب تەیب ئەردۆگان سەرۆک کۆماری تورکیا لە ڕێگەی ڤیددیۆ کۆنفرانسەوە بەڕێوەچوو لە کاتێکدا بڕیار بە لووتکەیە لە تورکیا لە ئەستەمبۆڵ بەڕێوە بچێت. جگەلەوەش ژمارەیەک زۆر لە سەرکردەکانی جیهان ئێستا لە کاتی پێشواسیکردن لە میوانان تەوقە ناکەن و بە زمانی جەستا سڵاو بە خێرهاتن لە میوانانیان دەکەن. لە سعودیا شی جیپینگ سەرۆکی چین جیبیس لە دوایین کۆبنەوە لەسەر ئاسی جیهان لە لووتکەی ڕەت کردەوە و بۆ بەشداری لەو لووتکەیە سەردانی وڵاتە بکات. بەڵکو لە ڕێگەی ڤیددیۆی کۆنفرانسەوە بەشداری لە سعودیا کرد. هاوکات بەشێک لە سەرکردە و سەربایدارانی جیهانیش کارەکانیان ڕاگرتووە و لە جیبیست لووتکەی ماڵەوە خۆیان کەرەنتین کردووە. بەشێکی دیکەش بە بەردەوامی و بە شێوەی 24 کاتژمێری کار دەکەن و ڕوبەڕووی کۆرۆنا دەبنەوە. یەکێک لەو بەرپرسانەی هەفتەیەک بەبێ پشترانکاری بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا کرد وەزیری تەندروستی هۆڵەندا بوو کە بەهۆی کارکردن بۆ ماوەی چەندین ڕۆژ لە سەریەک لە کاتی گوتاردان لە ناو پەرلەمانی وڵاتەکەی کەوتە خوارەوە. بەڵام دوای چەند کاتژمێرێک لە گوتارێکدا ڕایگەیان لە ڕوبەڕوونەوەی کۆرۆنا بەردەوام دەبم. بەڵێ هەر لە چالاکی ژینگەکاندا ئەمڕۆ چالاکیەکی گشتی ژینگەیی بەڕێوەچێت کە تاوەرە گەورەکانی جیهان و تاوەرە بەرزەکانی جیهان ئەمڕۆ ئەو ئینارە و ئەو گوڵۆپانەی خۆیان دەکوژێننەوە وەک چۆنەڵێت هاوخەمیەکیان هاو سۆزیەک بۆەوەی کە ئێستا جیهان ڕوبەڕۆی ئەم ڤایرۆسە کوشندەیە بۆتەوە ئەو تاوەرانە گوڵۆپەکانی خۆیان دەکوژێنەوە. بەڵێ بۆیە لە چالاکێکی کاتژمێری زەویدا کە لە ساڵی 2007ەوە لەلایەن سندوقی جیهانی بۆ سروشت ڕێک دەخرێت ئەمڕۆ ئێوارە کاتژمێر 8:30 بە کاتی هەرێمی کوردستان ڕووناکی هەموو ئەو تاوەرە بەناوبانگانی جیهان ئەکوژێنرێنەوە لە کاتێکدا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زۆرینەی شوێنە گشتیەکان لە جیهان داخراون. ئەوەش وای کردووە پیسبوونی ژینگە کەم بێتەوە بەڵام چالاکوانان ئەو چالاکوانانێک کە ڕێکخراوی چالاکیین و تایبەتن بە ژینگە کاتژمێری زەوی بڕیاریان داوە کە لەو کاتەیە دەستبەرداری هەنگاوەکانیان بۆ ژینگە نەبن و ئەم ساڵیش بەردەوام بن. ئاماژەیان بەوەش کرد چالاکیەکانی تایبەت بە ژینگەی ئەم ساڵ جیاواز دەبێت و بە ملیۆن کەس لە سەرتاسەری جیهان
لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشداری دەکەن جەختیش دەکەنەوە ئەمساڵ کارێکی تەواو جیاواز بۆ پاراستنی ژینگە و سروشتی گۆی زەوی دەکرێت و ساڵانە لە هەفتەی کۆتایی مانگی ئادار چالاکی کاژمێری زەوی ئەنجامەدرێت و تێیدا بۆ کاژمێرێک ڕووناکی و گوڵۆپەکانی تاوەرە بەناوبانگەکانی جیهان دەکوژێنرێتەوە. بۆ هیواین ژینگە هەمیشە لە باشی و لەو هەناسەدانی ئێستا بمێنێتەوە بە تایبەت ژینگەی هەرێمی کوردستان کە سوپاسگوزاریەوێت کە هەر چوار وەرزەکە تێدا بەدی ئەکرێت و ژینگەیەکی پاکمان هەیە بۆ هیواین دوای کەرنتین و دوای قەدەغەی هاتوچۆ ئێمە پارێزگاری لە ژینگە بکەین و دەست بەو شێوە پارێزراوی ئێستا بیهێڵینەوە و بیپارێزین. بەڵێ بەو جوانی سروشتێکی ئێستا باسمان کرد بۆ پاکی ژینگەیە ئەمڕۆ کۆتاییمان بە پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 هێنا هیواداری بڕدە و بابەتەکان ڕگڵی ئەوەی بێت کاسی باشە.